مامۆستا لە شەستەکانی تەمەنی بەڕێستان لە شەستەکانی سەدەی ڕابردوو تو یاریزانی کۆیە بووی. بەڵێ. باشە ڕوبەڕووی جەزائیر بوونەوە. بەڵێ. بارەکە الله باش لە بیرەشتەکە. من لە ژیانم بەڵێ ڕۆژانی ڕابردووم دائیمە تێکەڵ دەکەم لەگەڵ ڕۆژانی حازرم. من یاریزان بووم وەکو دە تۆپی پێم دەکرد کورە سیاسەتم دەکرد کتێبم دەخوندەوە نازانم بەکو دەڕێ ساڵی 6 بوو بەزەبدارکەمە بیر نییە تیپی جەزائیر هات ئەو وەختە جەزائیری ئازاد نەبوو یعنی وەکو ئێمە شۆڕشیان دەکرد دژی فەڕەنسا تیپێکیان دروست کرد بە ناوی تیپی هەڵبژاردەی جەزائیری نیشتمانی کە ڕێکلامێک بوو بۆ شۆڕشی جەزائیر لە هەموو وڵاتانی عەرەبی دەگەڕان مەسەلێک لەوانە هاتنە عێراق لە عێراق هاتنە کۆیە لە کۆیە گەمەیان کرد لەو یاری کە ئەمە لە کۆی دەین گەمە نارێن یاری وەڵامەش دەرین گەمەیان کرد ئەوان حەقەتەن دیعایەکی گەورە بوو مەسەلە ممکنە 150 خەڵکی کوی نەزانین جەزائیر چییە بەڵام کە دەیانگوت تیپی جەزائیر هات ئەو وەختە لای عالەم معلوم دەبوو کە جەزائیر هەیە و باشە کۆ بوو جەزائیر هاتە کۆیە ئەخر لە ئەو دەمای یعنی بەرنامەیان بۆ دانابوو لە کوردستان هاتە ئێرە هاتە هەولێر نازانم بۆ سلێمانی چویان نە عەلاکولی یاریەکە لە کۆیە بوو بەڵام منتەخەبی ئێرە کۆیەی بوو سلێمانی بۆ هەولێر بوو تێکەڵا بوون ئەو دەمای نادی بروسێکە بوو لە هەولێرێ لە ئەوەی سلێمانم لە بیر نییە لەگەر خۆی تێکەڵا بن من یەک لەو یاری زانانە بووم کە یاریم دەکرد و بالمناسبە 8 گۆڵیان تێکردین ئەی ماشەڵڵا 8 گۆڵ بەڕێ ئێمە وان تیپێکی بتوانا بوون و وەکو ئێمە نەبوون ئێمەش وەکو مەدەتێکی بەسە زمان چییە ئەو دووسێتی بە فەقیرەکە هاتن ئەوم لە خەیاڵ ماوە لە خەیاڵ ماوە ساڵی 74 کە چوینە ناو شۆڕش بوومە بەڕێوەبەری گشتی لاوان لە ئەمانەتی ڕاگەاندن بینم ئەوەی کردەوە کە چۆن ئێمە تیپێک دروست بکەین تیپێکمان دروست کرد لەو برادەرانەی کە لەگەڵمان بوون هەموو یاریزانیەکانی کوردستانی هەولێر و سلێمانی و کۆیە و بادینان هەمووی هاتبوون تیپێکمان دروست کرد بە ناوی تیپی هەڵبژاردەی کوردستان ڕاهێنەرەکەی کاک جەمال قەرەداغی بوو سەرپەرشکاری کاک جەمیلی مەحموود بەگ بوو لە شنۆیە شوێنێکیان دابووینێ یاریمان تێدا یان یاریان تێدا دەکرد منیش ڕۆژانە ینی هەفتانە جارێک کارتەمە بۆ چونوانە سەردانم دەکردن و بۆ موچە و بۆ یارمەتیدانیان وەسی یاریمان کرد ئەو وەختە لە ئەوەی لەو هاوینی ساڵی 74 لەگەر تیپی مەهاباد لەگەر تیپی شنۆ لەگەر تیپی ئازەربایجانی غەربی وابزانم لە یەکیان دۆڕانمان لە دوانش بردمانەوە یعنی ئەو وەختێک کە یاریمان دەکرد کە دەیانگوت تیپی هەڵبژاردەی کوردستان واللهی بەلانی کەمەوە 15,000 کەس لە کورد هاتنە ئەو گۆڕەپانۆ تەماشایان دەکرد یعنی حقیقەتەن ئەو بیرۆکەی کە دەگەڕێتەوە بۆ ئەو تیپەی جەزائیر کە هاتەوە کۆیە پاشەوەی کە بۆ زستان ئێرانەکانی قوتەرەحیان کرد وتان ئێرە بەفریە دەبارەوەوانە دیبی بنە تیپەکەیان بردینە لای ئەهواز من کە چوین ئەهوازیش جارێک دیسان لەو ڕێگاوە لە شنەوە سەفەرم کرد و چوومەلان و دێک دوو شەو لایان مامەوە و پارە و ئابنوشتم بۆ بردن زۆر باشە لەش ساغ بێ بیرەوەریەکان زۆر جوانن مامۆستا